سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و گشتکاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. لە ئەڵقەیەکی تر لە بەرنامەی دیدارڕاوە هاتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە کە هەر ئەڵقەیەک ئاوەڕ لەلایەنێک لەلایەنە جۆرەجۆرەکانی ژیان و بەرهەمەکانی هۆنەرمەند، شاعر، نووسەر و ئەدیبێک یەکێک لە ژانرەکانی بوار و هەنەر و ئەدەبیات دەداتەوە چوەک دیمانە لەگەڵ کەسەکان، چوەک نووسین و ئامادەکردن سەبارەت بۆ بابەتانە. لە ئەڵقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەر و بیسەری بابەتێک دەبێن بە ناونیشانی ستەمگەری باوان کە باسی کێشە جۆرا و جۆری کۆمەڵایەتی و پەروەردەیەکان دەکات لە نووسینی بەڕێز شێرزاد حەسەن. بۆ هیوای ناوڕۆکی بەرنامەکەمان جێگەی سەرنجی ئێوەی خۆشەویست بێت ناوبڕێک وەربگرین ئەڕۆینە سەر بابەتەکە. ستەمگەری باوان نووسین شێرزاد حەسەن یەکێک لەو دەستگایانەی پەروەردە و فێرکردن کە جێگای گومان و پرسیارە ماڵ یان خێزانە کە بە گشتی وەک پێکاتێکی پیرۆز چاوی لێکراوە بە تایبەتی لای خۆمان. دیارە هەیکەلی خانەوادە لە جوگرافیای دیکە بە تایبەتی لە ڕۆژەوادا گۆڕانکاری بەسەردا هاتووە و پیرۆزی لێ داڵماڵراوە. دەستگاکانی چاودێری دیکەی دەوڵەتداری لە باری کۆمەڵایەتی وابووری و سایکۆلۆژیەوە لە پشکنین و سوراغزان سەبارەت بە چەشنی پەیوەندی نێوان باوان دایباب لەگەڵ کچان و کوڕەکانی خۆیاندا. چونکە دەوڵەتداری مۆدێرن و ئایندەخواز فەرزەندەکان وەگنەوەی نوێ بە بناغەیەک دەبینێت بۆ خولقاندنی ژیانێکی بەهادارتر و شارستانی کەتیادا ستەم و سزا و نایەکسانی قەدەغەن. چونکە کچان و کوڕان کاراکتەر و بکەر و جاهێنەری نەتەوە و دەوڵەتی خۆشگوزەرانی و سەرفەرازی. کچان و کوڕانی ئێمە بە تەنها سەر بە بنەماڵە و هۆز و تیرە و خێڵێک و مەسەبێک نین کە دیارە تاکو ئێستاکە ئەم دۆخە ناشارستانیە ماوە و گۆڕانکاری ڕادیکاڵانەی بەسەردا نەهاتووە. مەرجە کۆی پسپۆڕانی سیستم و پرۆگرامی پەروەردە و فێرکردن بەم ئاراستەیە کار بکەن کە نیشتمان بە خەڵک و خاکەوە دەکەوێتە دەستی نەوەیەکی نوێ کە مەرجە گومان لە میراتی سەنگین و پیرۆزکراوی باوک و باپیرانی خۆیان بکەن. بە ئاوەز و ئەقلێکی تازەبا و ڕەخنەگرانە هەر هەموو گەنجینەی کەلتوری ڕۆژگاری دێرین شەن و کۆ بکەن و تەتەلەی بکەن و بەو نیازەی کە پاکی لە پیس جیا بکەنەوە زیوان و داڕۆ لە گەنم و جۆکەی بژار بکەن. ماڵ و مەکتەب بە درێژایی ژیانی پیشەی خۆم وەک کارمەندێک لە بوار و کای پەروەردەدا ماڵ و مەکتەب جێگەی گومانی من بوون لەوەدا کە کانگای هەر هەموو نەخۆشیە دەرونی و جەماریەکان بوو بن. ئەوەیان بوو بە پرۆژێکی شەرمنی من کە لە ناو ئەدەبیات و وتارەکان و لێدوانەکانمدا ڕەنگی داوەتەوە. دیارە گومانکردن لە هەیکەلی حیزب و هەر هەموو خانەکانی مەسەبگرایی بە هەمان ئەندازە جێگەی تێفێکردن و تێڕامان بوون کە ئەوانی ژوەک ماڵ و مەکتەب بە دیوە ستەمگەری و تۆندڕەوەکەی لە ڕێگەی سەرخستن و پیرۆزکردنی ئایدۆلۆژیای سەر بەو دام و دەستگایەنە کۆتایی دێت. بۆ مانایەی دوگماتیزم دەبێت بە ڕێبازی ئەندامەکان و کارمەندەکانی کات دەمانگەێنێت بە بنبەست لە میانەی خۆنی ڕفۆرم و چاکسازی و خۆن بینین بە دنیایکی جوانتر و پاکتر کە مەردمگەل شکۆمەندانە تیادا بژین. لە ئاکامدانەوەی نوێ ناچار دەکرێت کە کاوێژ بەو میراتە فکری و ڕۆحی و کولتوریانەوە بکەن و بەرهەمی بێنەوە کە لە باوک و باپیرانەوە بۆمان بەجێماون کە بێجگە لە زاوزێکردنی ستەمگەری هیچی دیکە نییە. هیچ بوارێکی نەهێشتوێتەوە. هەنگاوی یەکەمین بۆ دەرچوون لەم تەڵزگە و بۆحرانە لەسەر ئاستی پەروەردەیی بە ڕەخنەگرتن لەو جۆرە خانەوادەیە دەست پێ دەکات کە یەکانە و ناوەکی و داخراوە بە ئەندازەیە کە هیچ بوارێکی نەهێشتوێتەوە بۆ جەرگاکردنەوە لەسەر کارەساتی چۆنیەتی پەروەردەکردنی منداڵەکانمان کە بە حەق پاتریارەکی و نێرسالاری و ستەمکارانەیە. هەڵبەتە مێژووی مرۆڤایەتی لەسەر ئاستی هەموو دنیادا بە هەمان تۆنێل و سیستەمدا تێپەڕیوە بێپەروا جەخ لەسەر ئەوەش دەکەمەوە کە ئەو کولتورەی بووەتە مایەی شانازی لەسەر ئاستی ملیگەرایی و بگرە خانە ئاکادمیەکانیش هەم لە نێو هەر سێکای مەسەبگەرایی ئاین و سەرمایەگوزاری و سیاسیشدا نوقمن لە ستەمکاری و نایەکسانی و بێدادی. بەواتە ئەوەی کە ناومان ناوە میرات و گەنجینەی باوک و باپیران هەر لە خۆیەوە نەهاتووە.
بەڵکو ستەمگەریەکە لەوێوە دەست پێ دەکات کە دایک و زاپیرانیش لەژێر بارستایی و قورسایی هەمان ڕۆحی پیاوسەلاریدا دەناڵێنن. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ دەرکردنی دایکان و زاپیران لە مێژوودا. مێرەکان بڕیار دەدەن. دیارە خودی مرۆڤناس و کۆمەڵناس، دەر و ناز، مێژ و ناس و فەمینیستە ڕادیکاڵ و لیبراڵەکان و یەکسانی خواز و مرۆڤ پەروەرەکان بڕوایان وایە کە کۆی میراتی فکری و کەلتوری ئێمەی مەرجەمگەل بەرهەمی ئەندێشە و ئاوەزی باوک سالاریە نەک دایک سالاری. خودی ماڵ خێزان لەسەر زار و ناو ئەدەبیاتی خەڵکانێکی هۆشیاریان بێسەوات بە شێوەیەکی گشتی وەک قەڵای مێردان چاوی لێکراوە نەک قەڵای ژنان کە خودی ئەو قەڵایە سەختگیر و جاخراوەکە چوونە ژوورەوە و هاتنە دەرەوەی لێ ئاسانیە. دیسانەوە پیاوەکان و مێرەکان بڕیار دەدەن سەبارەت بە چۆنیەتی ژیان لەناو ئەو قەڵایە کە زۆر جاران بووەتە قەڵای ستەم نەک دادپەروەری. تۆلستۆی ڕۆمانوسی ڕۆسیایی سەرەتای ڕۆمانەکەی ئانا کارنینا بەڕستەیەک دەکاتەوە کە تیادا دەژنەوێت هەر هەموو خانەوادە خۆشبەختەکان لە یەکتری دەچن، بەڵام خێزانە بەدبەختەکان بۆ هەمیشە لە خودی چەشنی بەدبەختی خۆیاندا جیاواز. چاوی منیان کردەوە. ئەو دوو نووسەرەی کە چاوی منیان کردەوە سەبارەت بە خێزانی خراپ و کارە ساتبار هێنریک ئێبسن نۆروێژی بووکە لە هەموو شانۆگەریەکانیدا باس لەو دۆزەخە دەکات کەوا دەنێ و ماڵەکاندا نێڵە نێڵیەتی. دووەمیان نەجیب مەحفوزی میسریە کە لە ڕۆمانەکانیدا ئاماژە بە ستەمی باوکە دیکتاتۆرەکان و زەبوونی ژنەکان دەکات. دیارە لێرەدا شایستەی ئاماژە پێکردنەکە نەواڵ سەعداوی لە کوێی کتێبەکانی و لێدوانەکانیدا پەلامەردی ئەو زیندان و بیمارستانە دەدات کە ناوی خانەوادە و ماڵە. هەڵبەتە زۆرن ئەو نووسەرانەی کە لەسەر ئاستی دنیادا سەرگەرمی هەڵکوڵینن لە ناو ئاخنی خێزانە زیندان ئاساکان کە ژیانی تراژیک و دراماتیک چارەنووسی ملیۆنەهایە دەنێ و خانەوادە ستەمدیدەکان. بە بەراورد لەگەڵ ئێمەدا کات جێنشینی ڕەشهەڵاتی ناوەڕاستین تا ئەندازەیەک دەتوانین بڵین کە خەریکە لە جوگرافیاکی دیکەی خانەوادەگەلێکی لیبراڵ و کراوە پەیدا دەبن. نمونەی ڕۆژاوە کە ئەگەرچی ئەوانیش هەڵگری هەمان ڕۆحی نەریتخوازی پیاوسالارین لە نەوژیانی ڕامەیاری و کۆمەڵایەتی وابووری و مەسحەب زەدەیی، بەڵام لە چاو ئێمە کاڵ و کەمڕەنگترە وەک دۆخێکی ستەمگەری و ڕەگەسپەرستی و ڕۆحی سیخناغ بە زەبروزەنگی هەمیشەی کە لە باری تیۆری و پراکتیکەوە ڕووی لە خۆ بە مۆدێرنکردنە. بەلایەنی کەمەوە هەردوو خانەی وەک ماڵ و مەکتەب لەژێر چاودێریدان کە تیایاندا دایکان و باوکان و مامۆستایان بە ناوی پەروەردەکردنەوە سزا و ستەم نەکەن بە ئامرازی ڕەوایەتیدان بۆ خۆزاڵکردن. جیاوازیەکە ئێمە و ئەوان لە بەکارهێنانی زمانێکە کە هی ئێمە هەڕەشە ئامێز و ڕۆحکوژە، هی ئەوان تا ئاندازەیەکی کەمیان زۆر نەرمونیانتر و شکۆدارترە. وەکو هی ئێمە گرە و لەسەر مەرگی دیالۆگ ناکات. لا ئێمە پەیوەندی نێوان گەورەکان و منداڵەکان و لاوەکان دەسەڵات خوازانەیە. جیاوازی مێینە و نێرینە تا ئاستی ڕەگەسپەرستی و زاڵکردنی توخمێک بەسەر توخمەکانی دیکە ڕۆیشتووە. پەروەردەی تازەباو لە دنیای پێشکەوتوودا ئەقڵانیە، لای خۆمان نوقمە لە نائەداڵەتی و دوگماتیک. غەمگینی کردبووین. ئەمن کە منداڵێکی ناو خێزانێکی کەم دەست و نەجارا بووم، ڕەنگ و بۆنی هەژاری لە چاوانم و هەناسەمدا نەخشی خۆی دانابوو کە فەراقە و هەراشتر بووم. دایک و باوک و کەسانی نزیک هانیان دەدەم کە مەرجە لە پێشبڕکێکدا ببم و نەبەزم و یەکەم بم، وەک ئەوەی ژیان و پەروەردە گەمەی برزنەوە و دۆڕان بێت لە ناو ئەو مەراسۆنەدا. بەبێ ئەوەی دایک و باوک و مامۆستاکان بتوانن ئەو بەهرە و وزە شاراوانەی ئێمە بدۆزنەوە کە ئاخۆ هەر یەکێک لە ئێمە خاوەنی چ توانست و جاهێنانێکە لە بوارە جیاوازەکانی زانستە مرۆیی و سروشتیەکان و باقی پیشە و چالاکی ئەمرۆیەکاندا. ئەو پێشبڕکێ و ماراسۆنە هەر لە قۆناغی سەرەتاییەوە تا دوا قۆناغەکانی خوێندنی باڵا بەردەوام بوو. من و هاوڵەکان و هاوپۆلەکانمان هێز و پرزەمان لێبڕابوو کە خەمگینی کردبووین. هەر هەمان ئەو ململانەی و خۆ ڕەشپێکردن و کێربەکرێ ڕەنگی جاوەتەوە لە ململانەی نامرۆیی لە ناو کایەی ڕامیاری و کۆمەڵایەتی و ئابووری و سەرمایەگوزاری و مەسحەبگەرایی
کە چیادا بەناوی مرۆڤی سەرکەوتوو و خۆبەزلزان هیچ ڕەهەندێکی مۆڕاڵیست و ڕەوشمەندی لەسەر ئاستی دنیای ئێمەدان نەهێشتوێتەوە. یەکەمبوون لە هەموو شتێکدا وای کردووە بە هەزارەها کەس بە مێ و نێرەوە خۆیان بە دۆڕا و دەستپاچە بزانن، کەواتە مامۆستایان و باوکان و دایکان و پەروەرزەکاران خراپ و نامرۆڤانە ئەمەیان خستووەتە گەڕ بە ناوی خۆپێگەیاندن و بردنەوە و یەکەمبوون لە گۆڕەپانەکانی ژیاندا. زۆرینەی خانەوادەکان بڕوان وایەکە خێزانی نمونەئی و باڵا ئەو خێزانەیە کە دوا جار مەرجە دۆڵەمەند بێت، بەواتە زەنگینبوون هاوشانی سەرکەوتن و ئەقڵزەدەئی و شکۆمەندیە، بەدەر لەوەی کە ئەو سامانە چلۆن پەیداکراوە. ئێمە و هەزارەها و بگرە ملیۆنەها خێزانی دیکە با باوک و دایک و کشان و کوڕەکانەوە خۆمان بە سووک و گەمژە دەزانی لە پای هەژاری. بۆ بەدبەختی باوکی من بێجگە لە کەمدەستی و نەزان لە بازاڕەکانی ژیاندا هاوکات قومارچی بوو. لا گەڕاکێکی ملیگەرایی کە هەمووان سووک سەریان دەکردین. پلکەزاری دایکم پەنای بۆ من دەهێنا و دەیکوت کە گوایە من کوڕی گەورەی ماڵەکەم و نۆبەرەی ئەوم. مەرجە ساڵانە یەکەم ببم و ببم بە مامۆستا و نانێکی چۆریان بۆ پەیدا بکەم. تا دەورانێکی زۆر من وام دەزانی مەکتەب و قوتابخانە نانواخانەیە. دیارە لەگەڵ تێپەڕینی ڕۆژگاردا زانیم کە قوتابخانە، قەسابخانە، سزاخانە، زیندان و خەستەخانەیە بە تایبەتی لای خۆمان. بە کەمترین گۆڕانکاریەوە کارەساتی خێزان لەوە جایەکە یەکەمین خانەیە کە تیادا جیاوازی نێوان دایک و باوک وەک دوو کەسی بندەست و سەردەست نەخشێکی وانی شەرەن ڕەسم دەکەن بە ڕابڕایەتی باوک کە جیاوازی و لە یەکدی هەڵاوێرکردن لە نێوان کچەکان و کوڕەکان دروست دەکات. بە دێوێکی دیکەدا گرێ و خەمی جیاوازی خێزانەکان لەسەر ئاستی چینایەتی و دارایی کوشندەتر دەکات. کەواتە پێکاتە و ستاکتۆری خێزان وەک یەکەمین خانەی کۆمەڵایەتی خۆی دووبارە دەکاتەوە لە ناو هەموو هەیکەل و پەیکەرێکی دیکەی ژیار و ژیانی کۆمەڵایەتی ئێمەدا. کۆپیپەیستی بەردەوام و بە هەمان چوارچێوە و ناوەڕۆکی دیکە کایەوە بە کەمترین گۆڕانکاریەوە هەمان فابریقە و هەمان بەرهەمی پێشووتر وەک هەنووکە خۆمان ئەزمموی دەکەین پێکەوە. لەقەکانی هەمان درەختن و هەمان مێوەجات، هەمان دیزاین لە قوتابخانەی سەرەتایی تازانکۆ، هەمان ستاکتۆر لە بواری بزنس و سەرمایەگوزاری، لە مزگەوت و کلیسا، لە نێو حەزبە سیاسی و دام و دەستگای دەوڵەتداری و سەربازخانە تا دەگات بە ژیانی سۆزداری و سێکسوالیتی کە پڕە لە گەمەی ناشرینی دەسەڵاتخوازی و خۆزاڵکردن و کەڵەگایی ستەمکار بەسەر ستەم دیدووە. ببرجایی چاوانە ماڵم گەربینایی دوو دیم لە دەستبەم خوا من بگرێ گەربێ ناڵم گەرد و تۆزەکەی بەرماڵەکەتان ببرجایی چاوانە ماڵم گەربینایی دوو دیم لە دەستبەم خوا من بگرێ گەربێ ناڵم هاوار هاوار بۆ کێ بەرم یا تۆراوەڵم تەنیا هەماوم خەریکەگیانم بۆ مۆی دەرچێت لە تاوی عەشقی سووداوێ
چاوەڕێم کردی لەسەر داهاتی دەرکەوتی دەست لە ناودانە یارێکی تر بوو لاپێم نەکردە و سەرکەوتی لەسەر ڕێگاکەمە چاوەڕێم کردی لەسەر داهاتی دەرکەوتی دەست لە ناودانە یارێکی تر بوو لاپێم نەکردە و سەرکەوتی دەی خۆ دوو چاوەمم کردی خۆزایە ساتە دیتر ژیانم بۆ چی بێ تو خۆتۆ بۆ وەک لێ کردی بەزەیت بەڕەنگ زەردم بێ بەلایەکەم لێ کاڵاتەوە ئەگەر ویستت گیان قوربانی بکەی بەگیاندانم بەلاغاتەوە ڕەقی بەزەیت بەڕەنگ زەردم بێ بەلایەکەم لێ کاڵاتەوە ئەگەر ویستت گیان قوربانی بکەی بەگیاندانم بەلاغاتەوە هاوار هاوار بۆ کێ لێبەرم یا تۆراوم تەنیاڵەمە خەریکە گیانم بۆ وەی دەچێ لە تاوی عەشقی سوتاوێ بێ ئەوەی بوێرین ماڵ و مەکتەب پێکەوە بە ناوی دیسیپلین و پەروەردە و فێرکردنەوە لە قاڵب و مەنگەنەمان دەدەن ئەوەی کە لە یادی من ماوە نەوەی ئێمە بێ ئەوەی هیچ گوناهێکمان کردبێت سزا دەدراین سزا سووک بواە یان زێدە کوشەندە لەباری ڕۆحی و سایکۆلۆژی و هەم فیزیکیەوە ئازاری دەداین و برینداری دەکردین من بیر بە باوکم وەک پۆلیسێک بڕوای وابوو کە شتێک هەیە ناوی زەبت و ڕەبت چپک و ڕەب کە مەرجە لە هەموو شوێنێک بەسەر هەموو کەسێکدا بسەپێنرێت بێ جیاوازی کە ڕێک و ڕەوان زنجیر و کتوبەند و خۆبەستنەوەی دەگەیاند لە ڕاستیدا بێشمار بوون ئەو شتانەی وای دەکرد کە باوکان و مامۆستایان و مەلاکان و ئەفسەرەکان و سەرداری حزبێک بەخراپ و بەدکاری بزانن کە شایستەی سزا و لێدان و فەلاقە و سەرشکێن و چاوشکێن و دڵشکێنی ئێمە بن بێ ئەوەی بوێرین هەڵبگەڕینەوە دژی ئەو سزایە بگرە گەر بشکاتایە سەقەتکردن و کوشتنیشمان گرفتێکی گەورە نەبوو دەوترا دار لە بەهەشتەوە هاتووە ئەگەرچی دایکەکان دڵنەرم و میهرەبان بوون بەڵام ئەوانیش بۆ پاراستنی ئێمە و دروخستنەوەماندا زەبر و زەنگی باوکان دەبوو خۆیان بە شوێنەی دارکاریمان بکەن و تەمبێمان بکەن سەبارەت بە کچەکان و خوشەکانمان دەبوو دایکانی ئێمە تۆندڕۆ و دەستوەشێن بن و هەڕەشەیان لێ بکەن چونکە هەڵە و گوناهی کچەکان کەم و چکۆلە بوو بێت یان زۆر و گەورە تاوان و کەچنەکانی دەکەوێتە سەر ئەستۆی دایکانەوە لە ڕاستیدا هەڵە و بەدکاری کچان و کوڕان پتر لەسەر دایکەکان حیساب دەکران چونکە دەوترا مێرد و باوکەکان بایی دەرەوەن و بێئاگان لە کەچن و خستابکاری فەرزەندەکانیان دایکان بەدەر لەو هەموو ئەرک و کارەی خۆیان لا ناو ماڵ کە پشت و کەمەرشکێنە ناچار ببن بە پاسەوان و چاودێری کچەکان و کوڕەکانیان ئاخر ناکرێت لە ڕاستیدا دایکان و باوکانی ئێمە بەمانە هەرە شارستانیەکەی خۆیان لە دەرەوەی دیسیپلین و بێسەروبەرن بۆ نمونە ئەوان داوای نەرمونیانی و خۆشەویستی و لێبوردەگی و ڕاستگۆی دەکەن لە منداڵەکانیان بەڵام خۆیان پێڕەوی لێ ناکەن داوای ڕۆحی یاشتەوایی و هێمنی دەکەن لە فەرزەندەکانیان کەچی خۆیان وەک ژن و مێرد بێپەروا لە شەڕدان و دەمارگیرن بۆ ئەوەی خۆیان بپەڕێنەوە و بیان و بدۆزنەوە بۆ ڕۆحی شەڕەنگیزانەی خۆیان بە منداڵەکانیان دەڵێن ئەوەی ئێمە پێیان دەڵێن بیکەن نەک ئەو شتانێک کە ئێمە دەیکەین ئاخر ناکرێت خۆمان جگەرە بکێشین و بەوان بڵین کە تووتن دوور بکەنەوە دەخوێننەوە کەچی لەوانی قەدەغە دەکەین ئەگەر چی لاون و پێگەیشتون کە ئیدی ناچار دەبن بە دزی ئێمەوە خۆیان تاقیب بکەنەوە کەواتە مەرجە گەورەکان خۆیان نمونەی باڵا بن و گفتار و ڕەفتاریان هاوشان و تەبای یەکتر بن
بێسەواد و کەلاوەنشین کەواتە مەرجە دایکان و باوکان و پەروەردەکاران خۆیان ببن بە مۆدێلی خەسڵەتە جوان و پەسەندەکان. ئەوەیان پەیوەندی نییە بە هەژاری و زەنگینی خێزانەکانەوە. هەن بێسەواد و کەلاوەنشینن کەچی دەوڵەمەندترن بە خۆشەویستی، بەڵام هەن کۆشکنشینن وەک پێگەی کۆمەڵایەتی و ئاکادەمیست و سیاسەتباز و نووسەرانی ناسراون کەچی لە بەخشینی هەست و سۆز و خۆشەویستی زێدە قڕچۆک و بێبەهرەن. لە ئاکامدا بێبەشی لە سۆز وا دەکات کشان و کوڕەکانیان بۆ سۆزێکی ساختە دەستخەڕوو ببن. ماڵێکی بەدەر لە هاوخەمی و هاوسۆزی وا لە کشان و کوڕان بکات خۆ فڕێ بدەنە ناو دنیایەکی دەڕەختر لەوەی مەزەندەی بکەیت. بێگومان خۆشەویستی وزە و هێزێکی ئەرێنی بە هەردوو لامان دەبەخشێت. منێک کە دەیبەخشم و توێ کە هێزی ئەوەت هەیە خۆتی پێ هەڵسەنگێنیت و هەم شانازی پێوە بکەیت. ئایا زۆرن ئەوانەیە کە ناتوانن هیچ سۆز و خۆشەویستیەک بە کەسانی نزیک لە خۆیان ببەخشن؟ بێگومان بێشمارن و ناشمێردرێت. زادای دوو ژینگە جیاوازن. من و ئێوە زۆرمان بینیوە لە پیاوان و تازەلاوەکان کە چەندە بایەخ بە ئۆتۆمۆبیلەکانیان دەدەن، بەڵام کەمترین بایەخ بۆ خزمەت و خۆشەویستی ئەندامانی ناو خانەوادەکەی خۆیان نییە. ئایا ئەو کەسانە گوناهبار و ملهۆڕن؟ نەخێر، چونکە کەسانی ژیان دۆست و بەخشەندە و میهرەبان و هەم کەسانی بێسۆز و مەرگدۆست زادەی دوو ژینگەی جیاوازن. خۆشەویستی هونەرێکە مەرجە کە هێشتا واین دەنێ و منداڵانی دایکانمان لێ بەهرەمەند بووبین. مەرجە لە باخچەی ساوایانەوە فریا بکەوین وەک هەر باخەوانێکی دڵسۆز کە هەموو تەمەن و بایەخی خۆی بۆ ڕازاندنەوەی ئەو باخەی خۆی تەرخان دەکات، هەن بە ئەندازەیەک نارسیست و خۆویست و خۆپەرستن کە بێجگە لە خۆیان هیچ کەسێکی دیکە نابینن. بەخشینی خۆشەویستی و خۆتەرخانکردن بۆ ئەو جوانی و بەهایە وزە و هێزێکی لە بن نەهاتووی دەوێت کە هەموو کەس دەرەقەتی نایەت. بە هەمان ئەندازەش وەرگرتن و ئامێزکردنەوە بۆ ئەو خۆشەویستیە ڕۆحێکی گەرم و سەرکەشی گەرەکە. ئەوان چیان گەرەکە؟ کەسانێکی زۆر هەن لە نێو دایکان و باوکان و مامۆستایان کاتی ئەوەشیان نییە بزان کشان و کوڕان وەک پێویستیەکانی ژیان و گوزەران چی دەخوازن. لەوانەیە بزانین ئەوان چیان گەرەکە، بەڵام ئێمەی گەورە ساڵ بە بیانووی سەرقاڵیەوە فەرامۆشیان دەکەین. جار هەیە لە تۆڵەی ڕەفتار و گوفتارێکی ئەوانی منداڵ و لاو کە ئێمە غەمگین و تووڕای کردووە ڕەنگە لە ڕوانینی خۆمانەوە بە بەدکاریان بزانین، هەر بە دەستیان قەست و نیازێکی خراپەوە خۆمانیانی لێ نەبان و گێر دەکەین. هەتا گەردەست بەدامێنەوە بگرن بەدەم کینەبازیەوە ئاوڕیان لێ نادەینەوە. خودی فەرامۆشکردنی بەرامبەر لەو کاتێک کە پێویستیان پێمانە لەباری دەرونیەوە سزایکی کوشندەیە، بێ ئەوەی کە ئێمە دڕاق هیچ ڕوونکردنەوە و گفتوگوکی شارستانی و مرۆڤپەرەوەرانەیان لە چەکدا بکەین. ئەو جۆرە مامەڵە و بەرخوردکردنە ناپەسەندە و ئازاربەخشە لە نێوان دڵدارەکانیش بەدی دەکرێت، حتا لە نێوان ئەوانشدا کە خۆیان بە عاشقی ڕاستگۆ دەزانن کەچی واز لەم گەمە چەپەڵە ناهێنن. لە ژیانی کۆمەڵایەتی خۆماندا ئەم کینەپازی و یەکتری فەرامۆشکردنە لە گەمەی ناشرینی سڵاوکردن و سڵاو نەکردن و مۆنبوون و تانە و تەشر بەخشینەوە و قەشمەریکردن بە یەکتری و ناو ناتۆرە لە یەکترینان دۆخێکەکە ڕۆژانە هەستی پێدەکەین و بەردەوامیشە. لنجة جيان بلنجة وخيبة اللار ولنجة بارسي وباري كروة لو شعرك يلجة سرقونا يبلي ودقدم ممكولاني ببنجة ممكولاني ببنجة لنجة جيان بلنجة لنجة جيان بلنجة وخيبة اللار ولنجة بارسي وباري كروة لو شعرك يلجة سرقونا يبلي ودقدم ممكولاني ببنجة
بپنجه من کۆڵانی بپنجه ئەرسەر زەوی بەشەو یانە ڕووناچید ئاوان ئەرسەر زەوی بەشەو یانە ڕووناچید ئاوان ئەرێ باڵەت نەمامی لەیلێ نەوتولی ساوان ناخ ئەرێ باڵەت نەمامی لەیلێ نەوتولی ساوان لەنجە ژیان بە لەنجە لەنجە ژیان بە لەنجە ئۆخەی بەلار و لەنجە بارە سێوباری کردوە لەو شارەکە یاڵەجە سەر بۆنای بەلێو دەگرم من کۆڵانی بەپەنجە من کۆڵانی بەپەنجە ئەرپرچت پارێزەی گیانە پەخشانی کاوان ئەرپرچت پارێزەی گیانە پەخشانی کاوان ئەرێ گۆنەت گوڵ خونچەی لەیلێ تازە کراوان گیان ئەرێ گۆنەت گوڵ خونچەی لەیلێ تازە کراوان لەنجە ژیان بە لەنجە لەنجە ژیان بە لەنجە ئۆخەی بەلار و لەنجە بارە سێوباری کردوە لەو شارەکەی هەڵەوجە سەر گۆنای بەلێو دەگرم من کۆڵانی بەپەنجە من کۆڵانی بەپەنجە ئەرێگری جەدباڵی گیانە مراوی ئاوان ئەرێگری جەدباڵی گیانە مراوی ئاوان ئەریاوە چنورن لەیلە لەسەر کڵاوان گیان ئەریاوە چنورن هەی هەی لەسەر کڵاوان لەنجە ژیان بە لەنجە لەنجە ژیان بە لەنجە ئۆخەی بەلار و لەنجە بارە سێوباری کردوە لەو شارەکەی هەڵەوجە بارە سەی بەلێو دەگرم من کۆڵانی بەپەنجە من کۆڵانی بەپەنجە ئەرسینەت بەدیمۆی گیانە گوڵ بەردەم ئاوان ئەرسینەت بەدیمۆی گیانە گوڵ بەردەم ئاوان ئەرێ من خۆشن وە بۆی ئەی ڕشەوە شەتاوان گیان ئەرێ من خۆشن وە بۆی گیانە شەوە شەتاوان لەنجە ژیان بە لەنجە لەنجە ژیان بە لەنجە ئۆخەی بەلار و لەنجە بارە سێوباری کردوە لەو شارەکەی هەڵەوجە سەر گۆنای بەلێو دەگرم من کۆڵانی بەپەنجە سەر گۆڵانی بەپەنجە ئەرخاڵت سۆسەنی گیانە بەرخۆرە تاوان ئەرخاڵت سۆسەنی گیانە بەرخۆرە تاوان ئەرێ من بۆ ئەو خاڵە لەیلە تەرەم لە باوەنجان ئەرێ من بۆ ئەو خاڵە وەیڕۆتەرم لە باوان. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئەڵقەیەکی دیکەم بەرنامەیەجا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کەمەرەیەکتان دەسپێرم.